بەڵام لێرەدا زانایانی شەرع چەند وردن. ئێمە وتارەکەمان باسی کەسایەتی پاراستنی مرۆڤە، ئەبێ ئەم حرمەتە بپارێزرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثێکی زۆر بەڕێز و بە نرخی هەیە لە بوخاری موسلیمە فەرموودەکە هاتۆ ئیمامی بەیهەقیش بە ڕیوایەتی کردووە دەفەرمێت لەو يعطى الناس بدعواهم لادعى رجال دماء قوم وأموالهم ولكن اليمين على المدعي عليه. ئەمە لە بوخاری موسلیمە دەقی فەرموودەکە ئاوا هاتووە. پێغەمبەری سەروە صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بە داواکردنی خەڵکی بێ، هەر کەسێک بێ و داوای شتێک لە خەڵک بکە و بابەتێکی لێ داوا بکە، ئەوە خەڵکانێک دڵنیا بن پەیدا دەبن کە لە خوا ناترس و هیچیان پێ عیب نییە، وەڵڵای یەخەتان دەگرن، دێن یەخەی من یەخەی تۆ یەخەی ئەو دەگرێت دەڵە کاکە خوێنم لەسەرتە، کاتی خۆی باوکم بە ناحەق کوژراوە لە شوێنەکە ئیلا تۆ بووی، براکەم کوژراوە و قاتڵی دیار نییە ئەزانم تۆ بووی، خوێنی براکەمم لە تۆ دەوێت. وەڵڵا برا من نە باوکی تۆم بینیوە، نە برای تۆم بینیوە، نە بە حەیاتی چۆلەکە یەکم سەر بڕیەوە و کوشتووە، چۆن باوکی تۆ دەکوژم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەخوا لەناو ئەو خەڵکەدا هیوا پەیدا دەبێ نە لە خوا دەترسێ و نە شەرمی لە عابدا، یەخەت دەگرێ و داوای خوێنت لێ دەکا بە ناحەق، داوای ماڵەکە لێ دەکا و ئەموالەهم، دەڵێ ئەو خانووی تۆ تێدای هی منە، ئەو عەرزەت هی منە، پارە لەلایە، قەرزت لەلایە، ماڵم داویتێ و نەتداومەوە، یەخەت پێ دەگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەی خۆ ناکرێ، خۆ ناکرێ هەر کەسێ داوای خوێن و پارەی لێکردی تۆش بڵێ فەرموو کاگە شەڕم لێلادە، شتی وا نابێ. هیوا هەیە ئەوەندە ئاستی خراپە، ئەوەندە لە خوا نەترسە، ئەوەندە دەرونی خراپە، دەکرێت حەدیثەکە بەبارەی کا بڵێن وەڵڵاهی پێی خۆشە بە ناحەق بتکا بە قاتڵ، ئەڵە فڵان کەس بکوژە کاکە، ئەوە دەستی هەیە لە کوشتنی خوێنی خەڵکە، تۆش هیچ نەکردووە. ئەڵێ فڵان کەس ئەو سەروەتەی پێکیەوە ناو بەخوا هەمووی دزیە برا، ئەمە بە مەعاش پێکەوە نەئەندرێ، وەڵڵا پارەکەی هەموو حرامە، وەڵڵا هەمووی دزیە، تۆمەتت بۆ دروست دەکا عەزیزم، لە خوا ناترسێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەخوا ئەگە بە قسەی ئەو کۆمەڵە خەڵکە بێ کەس نە ماڵی هەیە، نە خوێنی هەیە، نە سەری هەیە. بەڵام وەکو لە ڕیواتەکە ئیمامی بەیهەقیدا فەرمووی البەیینەة عەلی المدعی، بەڵام حاکم دەبێ بڵێ بوەستە برا بوەستە، وەرە تۆ ئەم داوایەت هەیە لەسەر فڵان کەس، الأصل براءة الذمة، ئەوە حاکم بەڕێزەکان لە من باشترەوە دەزانن. لە دین و لە یاساشدا بنەڕەتێکمان هەیە، ئەویش ئەوەیە ئەسڵ ئەوەیە هەموو کەس پاکە، یعنی کەسێکت بینی لە مەحکەمە پۆلیس کە لەفچیان کرد بۆ دەستیەوە ئامان نەکەی بڵێ ئەوە گونەهبارە ئەوە تاوانبارە، ئەسڵ جارێ ئەوەیە ئەمە بێبەریە هەتا یەکلایی دەبێتەوە. هەم ئەسڵ ئەوەیە تۆ زۆر پاکی، ئەسڵ ئەوەیە نەماڵی کەست خواردووە، نە کەست کوشتووە، نە خوێنی کەست ڕشتووە، نەماڵی کەست لەلایە، ئەسڵی هەر هەموو مرۆڤایەتی پاکیە، حتا بەیینە پەیدا. ئەلبەیینە وشەکە لە سەری بوەستن خۆشەویستانم،